بیجی کوردستان بیجی کوردستان بیجی بە مەبەستی ئیدانەکردنی ئەو هێرشەی کرایە سەر هاوڵاتیانی گوندی ڕۆبوسکەی ناوچەی قەلەبانی شرناخ لە لایەن فڕۆکەکانی تورکیاوە کە 35 هاوڵاتی بێتاوان تیایدا گیانی لەدەستدا ئەمڕۆ لە بەردەم باڵیۆزخانەی تورکیا لە کۆپنهاگن لە ژێر چاودێریی توندوتۆڵی پۆلیسدا ڕەوەندی کوردی گردبوونەوەیکی هێمنانەی جەماوەریان ڕێخست کە تیایدا کوردانی هەر چوار پارچەی کوردستان بەشداریان تیا کرد بۆ گەیاندنی پەیام و ناڕەزایی دەربڕین بەرامبەر ئەو هێرشە ناڕەوایە و دەستدرێژیانەی کە پێشتر بۆ سەر سنوورەکانی کوردستان لەلایەن سوپای تورکیاوە کرا بۆ شەرمەزارکردن و مەحکومکردنی ئەرمانجی me dengê Kurda êrişê li ser kirdam li vir bînin ziman li Ewropayê li hemû çapameniyê li navberê siyasetmedarê Ewropayê bînin ziman. Kurd mirin tim li serê Kurda ye, êrişê mezin li ser Kurda ye, ew ka duhê Tirka ser Kurda çêkirî qirkirina Kurda ye, ew di dîrokê de jî kirin berdewam dike. Yani sala 2011 de qirkirina Kurda berdewam dike, li her derê berdewam dike. Ji bo neveyê me dengê xwanî ziman cîvaka Kurd evra kom bû me zimanê ew ka dengê xwanî ziman yek jî mesajê me ji bo çapameniyê Ewropayê siyasetmedarê Ewropayê heye êdê ewkê paradoksê ewkê xwe cî bîlinin double moralê xwe cî bîlinin pirsgirêka Kurd niha çaresarî dixwaze û jî li virê de rolekî aktif rolekî rast heynin ne alî Türkiye ne alî devletê li ser êrişa Kurda dikin li alî wan ne li alî Kurda cî bigirin ji bo însanatî ji bo mirovetî belê armanca me veway bû ئێمە وەکو گەنجانی کورد دێنە سەر فیسبوک یەکسەر هیمان کرد لە گرۆپێک ناوی ئەم کۆڕی دەمەک خەڵکمان کۆ کردوانێت تاکو یەکسەر ئیدانە ئەم هجوومە بکەین تر خۆشحاڵی خەڵک زۆر هات بە هەنا یەکسەر میان هاتن تر وەکو ئەمڕۆ بینیتان شتێکی زۆر جوان بوو خەڵک هات و ئەوەی وستیان کردیان تاکو پیشان بین بە تورکەکان و ڕژیمی تورکیا بأنه ئێمە دائما دژی چەک و شەڕ و کوشتن بین هەموو جارە لەگەڵ دیموکراتین ئەمە تقریبا سێ برادر بووین لەسەر فەیسبوک هەستێکمان کە کارساغا ڕوویدا بەسەری کوردی براخۆشەکانمان لە تورکیا دیوەم بعد دمۆستراسیۆنێک بکەین ئەمڕۆ دی ڕاست پاگدی ئێمە خۆمان زۆر عەجایبمان تێ کە ئەو نەخەڵک ئەمڕۆ هاتووە بۆ ئێرە بڕاومە نەکرد ئەو نەخەڵک بێت بە زۆر پێ خۆشحاڵین کەم خەڵکە تێکە بەشداریەکە بۆ ئەم قەزەیە کە ڕووی ئەم کاسەر کە ڕووی هات بەسەرمان Devleti Türkiye tutuştu niyetine yani aynı berdewam ki politikaya haberci AKP u hizbedin farklı niye yani bu hem hatın magam tişki kurda serfrazi tıkazın bu hem hatın. جێ ئاماژەیە هەر لەو گردبوونەوە جەماوەریەدا چەندین دروشم و تار پێشکەش کران کە تیایدا ئاماژە بوون بۆ یەک ڕیزی کورد و تەبایی و چارەسەری کێشەی کورد بە سیاسەتی سەردەمیانە و ئاشتی و دیموکراسیانە و پێکەوە ژیان نەک بە شەڕ و تۆقاندن و کوشتن کە ڕژێمی تورکیا بەرپای دەکات. Yan Kurdistan, yan Naman. 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 Birayinden alın verin Kurdinam. Beş havelat emherin merdinam. Eğer onların vareke çembesin. Besakuleti serfiraz erbişin. Eğer onların vareke çembesin. Besakuleti serfiraz erbişin. Her nefes gavrulem yameyem. Vela çavleril bende var emeye. Her nefes gavrulem yameyem. Vela çavleril bende var emeye. Demek bola gurçi kuyesin. Bola rengin kuşkvarın emmesin. Demek bola gurçi kuyesin. Bola rengin kuşkvarın emmesin. Her nefes gavrulem yameyem. Vela çavleril